بسم الله الرحمن الرحيم وبه نستعين الحمد لله رب العالمين والصلاة والسلام على سيد المرسلين وعلى آله وأصحابه أجمعين. بەڕێزان خۆشەویستان سەلام و ڕەحمەتی خوای گەورەتان لەسەر بێ. خۆشحاڵم لە بەرنامەی حەسین بەیتەک ماڵەکەت پارێزراو بکە. لە زنجیرەی دەیەم بە خزمەت ئێوەی بەڕێز دەکەینەوە. باسی پارێزراوی ماڵەکەمان دەکەین، بەڵام ئەوڕۆ دەچینە خزمەت یەکێ لە پێغەمبەرە گەورە و بەڕێزەکان، ئەوی ئیبراهیم پێغەمبەرە سەڵات و سەلامی خوای گەورەی لەسەر بێ. ئیبراهیم پێغەمبەر سەڵات و سەلامی خوای لەسەر بێ ئەو کەسەیەکەوە لە ناو ماڵە و عائیلە و خێزانەکەی خۆی کەسێکە بەڕاستی نمونەی یعنی خانەوادە و خێزانەکەن کەوە خۆبەختی و خۆیان بەخت کردیە هەر هەموو خێزانەکە لە پێناو دەعوە و لە پێناو بانگەوازیکردن لە پێناوی خوا و ئیبراهیم پێغەمبەر سەڵات و سەلامی خوای گەورەی لەسەر بێ بەخۆی و هاجەری خێزانی وەلەلایە و سارەی خێزانی ئەگە سەیر بکەین تەمەشا دەکەین، ئەوانە بەڕاستی ڕۆڵێکی زۆر گرنگیان هەبووە لە پێکردنانی خانەوادە و خێزانێکی زۆر پتە و تۆکبە بەختەوەر کەوا بەهۆی ئەوەی کە ئەوانە پەیوەندیان لەگە خوا بەهێز بووە، بۆیە بەڕاستی خانەوادە و خێزانەکەشیان زۆر پتە بووە. ئیبراهیم پێغەمبەر سەڵات و سەلامی خوای لەسەر بێ بزانین چەند دڵسۆز بووە بەرامبەر بە منداڵەکانی، چەند پەرۆژ بووە منداڵەکانی بە دوور بگری لە شرک، لە کوفر، لە عیبادەتی ئەسنام، واروەها چۆن وای کردی ئەو منداڵانی پەروەردە بکە کە بەرگەی هەموو ناخۆشیەک بگرن کاتێکەوە کۆز دەکات دێتە بیوادین غەیری ذی زەرع، لەو شوێنە دێم و وشک و جێمە، یعنی لەو شوێنە پڕ لە زەحمەتیە، بەڵام بەرگە دەگرن لە پێناوی خوا. دەچینە خزمەت سوورەتی ئیبراهیم عەلەیهی السەڵات وەسەلام لە ئایەتی 35 هەتا دەگاتە ئایەتی 41. لەو چەند ئایەتە پیرۆزە 6 ئایەت، لەو 6 ئایەتە بزانین ئیبراهیم پێغەمبەر سەڵات و سەلامی خوای گەورەی لەسەر بێ چەند دڵسۆز بووە بۆ ئەوەی کە بتانی هەر تەنها بەخۆی نا، ڕاستە تەکلیفی گەیاندنی پەیامی خوا لەسەر ئیبراهیم بووە، بەڵام پەروەردەی خێزانە چ کردیە؟ هەموویان پشتیوان و هەموویان هاوکاری ئیبراهیم پێغەمبەر بوونە بۆ ئەوەی ئەو دینی خوای گەورە، ئەو تەوحیدە، ئەو یەکتاپەرستیە هەمیشە و بەردەوام نەپسڕێت و بەردەوام بێت و بەردەوام کاروانی تەوحید و یەکتاپەرستی بەردەوام بێت. خوای گەورە سوبحانەه وتەعالە دەفەرموێ وإذ قال إبراهيم رب اجعل هذا البلد آمنا وجنبني وبني أن نعبد الأصنام. وإذ قال أي پیغمبری خوا صلى الله عليه وسلم باز بکە ئەو کاتەیکەوە، یعنی بگەڕێەوە زەمانێکی زۆر لە پێش بینە بەرچاوی خۆت حاڵی ئیبراهیم پێغەمبەرێک کاتێکەوە داوا لە خوای گەورە دەکا سوبحانەه وتەعالە پەنا دەباتە بەر خوای گەورە، هاوکار و پشتیوان و یارمەتی دەریبی. چ دەفەرموێ؟ دەفەرموێ رب اجعل هذا البلد آمنا، ئەی پەروەردیگارە داوان لێ دەکەم ئەو شارە، ئەو شوێنە کە شوێنی مەککەیە، ئەو شارە پیرۆزە بجێڕە بە شارێکی پڕ لە ئەمن و ئاسوودەیی و هێمن و ئارامی. ئەی خودای گەورە دەفەرمێ خوای گەورە سوبحانەه وتەعالە ئیبراهیم پێغەمبەر سەڵات و سەلامی خوای داوان لە خوای گەورە دەکا ئەو ئەمن و ئەمانە لەو شوێنە دابنێ. شێخی سەعدی دەفەرموێ فاستجاب الله دعاءه، خوای گەورە دوعای ئیبراهیمی پێغەمبەری عەلەیهی السەلام قبول کرد شەرعەن وەقەدەرەن. بزانە شەرعەن لە ڕووی شەرعی کاتێک کە ئینسان دەستە ئەو شوێنە زۆر دڵی خۆشە، زۆر کەیف خۆشە، زۆر ئەمینە، سوبحان الله هیچ شتێکی لەبیر نامینێ. وەقەدەرەن و بە قەدەری خوای گەورە سوبحانەه وتەعالە خوای گەورە وای کردیە هیچ شەڕ و ئاژاوە و ئاشوبێک لەو شوێنە ڕوونەدا کە خەڵک تێیدا بکەوتە ناڕەحەتی و
إنا آرامي فحرمه الله في الشرع لشرع دا حرامة هيتشتك بكري كما يي أشكندو آزاري دور بركيبي حتى لبو آجالكان هالراو لوين دري دروزنيا دار جينجي وين دري نابي دار بشين دري عقلنا دبي فديو طولي بدري ويسر من أسباب حرمته قدرا ما هو معلوم خواي قول لبو أو هو كاري أمن أمانة تندين شتي كرديته هو كاري كوا خلق تيدا أمين بي لو شوينانا حتى إنه لم يريده ظالم بسوء إلا قصمه هر كسك ما بستي خرابة كاري بي لقر أو شوينة بيروزا لقر كعبي مالي خوا لقر أو شارع إلا خوا بشتشكان ديا وكو أبرها ألم ترى كيف فعل ربك بأصحاب الفيل خوا يقول تون تنفرتوناي كذا لناوي بردن فجعلهم كعصف مأكول كما فعل بأصحاب الفيل وغيره بله كوات لوي إبراهيم بيغمد فرمي ربي اجعل هذا البلد آمنا انت دعاي دوامي إبراهيم بيغمد سيا برقي دوام وجنوبني وبني أن نعبد الأصنام خواي خوم بدور بقرا لدواي خوم وبنية من دالكان طبعا بنية يعني الرولا من عطفة ابني كر بنية يعني لبو عطف وحنان وخوشوية الرولا كم أو بكاردي ليرة وبنية كلمة بنية يعني من دالكان من وكان حتى بالدوام خواي يكم دار خوم إنزا نوو من دالكانم بدور بقري أن نعبد الأصنام لوي أو لاشتك كوا لوي كوا أما عبادتي بتو صنم بكي طبعا ليرة أو خالب زانة تنميمة يكم دار إبراهيم دفرمي وجنوبني خوب يعني دبي باو قدوة بي نابي بخوي صغاري لدوبي كرموتي وصغاري لتشيشي هو قدواتي ديا بجدناك أو من ضالة لو دبي يكم دار لو خود قدواتي ما مستعيتي تاو صاغي بدويري إبراهيم بيغمبر دفرمي أي پروردگار داوال لكم يكم دار توفيق بدي خوم بدور بم لا پرستني بتو صنم إنجا وبنية إنجا من دالكانم لويك بدربين لا عبادتي أصنام برزان يقلو خالاني كزوزور قرنقا أقرد تبي عائلة خانواديتي خيزانيتي بختور بن توك مبن ريكو بيك بن رتاي ما فكان لقال يكتب كان توحيد خواناسيا برا برزا كان والله الروجقاري أورو هند السخطة پروردي من دار هند الزحمة هند بأركة والله هيج وقتك أو هانا سبحان الله لو الدنيا خلق كراية استأتوا تصدقي لقى من دالت أجر أو من دالة حزب رقابي رب العالمين نكا أجر حزب قوريو عظمتي إخوان نكا أجر پرورديتي موحدان النبي والله أو من دالة لبن زي خوي رنقا خيانة اللي بكا فرتوفير اللي نكا اشتي خراب دكا دستنا وسايتي خراب لبن بتانية كي لقرب موبايل كي ولا قلي تتسيلي لكي بلام أجا خواي ناسي أجا هسي برقابي رب العالمين كافية كوا لناو أقربي لناو موتي فساد بي خوي دطاني باريزي تكا بي وسط بخواي قورا بتاي بد من دال پرورده كردن لسا توحيد لسا خوا ناسي كل من دال نابي پرورده بكري لسا شرك وكفر إلحاد دبي أو من دال بدور بخريتوا لهر فكريك لهر شتشي خراب لهر بيرو بوتونك تكا براستي أو من دال بفساد دتي برو خرابي دتي تر لوي أوي من دال دا باريزي أوي عائلة دا باريزي أوي كبطاني أقلو خوشت بيد ناكري من دالكت خيزانكت كتكت ببن كيك بافيري قرآن بافيري ديني خواي يوربن لو أوي بي بحسيوا إن زاد فرمي إبراهيم بيغمبر ربي إنهن أضللن كثيرا من الناس أي پروردگارا أو بتو صنمانا خلقك زور بهوي وقمرابون أو بتو صنمانا بوا هوي أوي خلقك زور قمرابن ريقاي راستيان اللي بزربي هشتق للشرك خطرت الدنيا سبحان الله لو إلى هر شوينة قرآن خواهي يقول باسي الشرك كردبي لا زور بي زوري شوينة كان كلمة شيئا بكارينا ولا تشركوا به شيئا يعني كم ترين شتي شرك قبول يلك الخواهي يقول تون يك برميل يك سترة هنجيني بينا يك قطرة سركي تيبك سبحان الله هم يهدى بزور شيء
هەمووی تێک دەدا هەمووی بۆگەن دەکا واللهی شرکیش ئەو هایە لۆیە دەبێت ئینسان زۆر ئاگاداری شرک بی ئەها پێغەمبەری خوا دەفەرمێ صلی الله عليه وسلم ئەلا ئونەبئکم بئەکبەر الکەبائر ئاگادارتان بکەمەوە لە گەورەترینی هەموو گوناهە گەورەکان قالوا بەلە یا رسول الله یەکەمیشت پێغەمبەری خوا فەرمووی الشرك بالله شەریک پەیداکردن لە بۆ خوا ئینجا وعقوق الوالدین ئینجا ئەشکەنجە و ئازاردانی دایک و باوک ئینجا وقول الزور بوختان و قسەی ناڕاست و ناحەق پێغەمبەری خوا چەندین جار ئەوەی دووبارە کردو حتا سەحابەکان دەنگوتمان خۆزگا پێغەمبەر هیچ کە دووبارەی نەدەکردەوە چکە زۆر پێی هیلاک بوو کەواتە لێرەدا بەڕێزان خۆشەویستان پەروەردەکردنی منداڵ لەسەر تەوحید بەڕاستی مای ئاسوودە و بەختەوەری ئینسان هەم لە دنیایێ لە سود و قازە هەم لە قیامەتێ سوودی لێ دەبینی لۆیە دەفەرمێ ربي إنهن أضللن كثيرا من الناس فمن تبعني فإنه مني أو منداڵانە کە دوعایان لۆ دەکەم کە ڕێگای تەوحید و یەکتاپەرستی بگرن فمن تبعني هەر کەسێک شوێن کەوتەی من بی لە دینم لە عەقیدە و بیر و باوەڕەکەم مەقسەدی ئەوەیە فإنه مني ئەوە لە منە بزانە تەمەشا بکە برای بەڕێزم ئەوە ئیبراهیم پێغەمبەرە دەفەرمێ ئەگەر منداڵەکانم ئیماندار بن ئەگەر منداڵەکەم موحید بی ئەوە بەشەکە لە من معنای چیە فإنه مني ئەمن لە دنیای فەخری پێ دەکەم و لە قیامەتێ دەتوانم شەفاعەتی لۆ بکەم و لە قیامەتێ سرم پێی بەرزە لۆی ئاگادار بە منداڵێک خوا نەخواستە ڕێی کوفر و شرک هەڵبگری واللهی مای شەرمەزاری دنیای فەخری پێ مەکە پشتی مەگرە بەڕائەتی لێ بکە ئەگە پێت دەکرێت نەسیحەتی بکە لە قیامەتێ واللهی ئەگەر ئەتو سەبەبی کەم تەرخەمی بی داک و باب گوناحبار دەبی بەڵام ئەگەر ئەتو پێی هەستایی و پەروەرد هیچ کەم کورتێک نەبی ئەو کاتەدا گوناحبار نابی لەکن خوای گەورە ئینشاءالله ومن عصاني فإنك غفور رحيم ئەی پەروەردیگارە هەر یەکێک لەو نەوانەی من لەو منداڵانەی من عەسا ئەگە سەرپێچی من بکە بە پێچەوانی ڕێگای من بڕوا گومڕابی ڕێی کوفر و بتپەرستی هەڵبگری ئینەکە غەفور ڕەحیم خوایە هەر خۆت لێ خۆش بووی و خاوەنی سۆز و بەزەی و بەڕەحمی ئەگەر لێیان خۆش بی و عەفویان بکەی ئەوە خۆت خودایەکی غەفور ڕەحیمی طبعا دەفەرمێ وهذا من شفقة الخليل أو پڕی سۆز و دڵسۆزی ئیبراهیم حضرة إبراهيم حيث دعا للعاصين بالمغفرة والرحمة من الله طبعا أو داوای لێخۆشبوون کردن لە شرک لە مشریکان طبعا دروست نییە کەسێک کافر بی کەسێک مشریک بی دروست نییە تو دوعای لێخۆشبوونی لە بۆ بکەی حتى ئیبراهیم پێغەمبەر لەو ئاەتانێک کە داوای دوعای کردیە و دوعای لێخۆشبوونی کردێ لەو باوچی خوای گەورە دەفەرمێ وما كان استغفار إبراهيم لأبيه إلا عن موعدة وعدها إياه داوای لێخۆشبوونی ئیبراهیم پێغەمبەر لە بۆ باوچی ئیلا لە بۆ کاتێکی دیاری کراو بوو کە ئیقامە حوجەی لەسەر بکە فلما تبين أنه عدو لله کە ڕۆم بۆ لە ئیبراهیم پێغەمبەر باوچی دوژمنی خوایە مشریک و کافرە تەبەڕە منه ئیبراهیم پێغەمبەر بەڕائەتی لێ کرد لۆیە کەواتە لێرەدا ئەو کاتانێک کە ئیبراهیم پێغەمبەر دوعای کردیا دوعای نەکردی لەو خەڵکی مشریکین لە کاتێکدا بووە لە کاتی ئیقامە حوجە بووە والله ئاعلم وەکو خوای گەورە لەو ئاەتیش ڕوونی کردەوە ئینجا ئیبراهیم پێغەمبەر سەڵات و سەلامی خوای لەسەر بێ باسی ئەو قۆناغە دەکا بەخۆی لەگەر هاجرەی خێزانی لەگەر ئیسماعیلی کوڕی کاتێک کە ئیسماعیلی کوڕی منداڵێکی ساوایە کۆز دەکا لە شام دێ لە بۆ یان لە عێراق دێ لە بۆ مەکە دەفەرمێ ڕەبی ئەی پەروەردیگارە ئینی ئەسکەنت من ذوریەتی خوایە من نیشتەجێ بووم لەگەڵ نەوەکانم منداڵەکانم بیوادین بە دۆڵێک کە ئەو دۆڵە غەیڕە ذی زەرع هیچ کشت و کاڵ و شتێکی لێشین نابێ دۆڵەکی وشک غەیڕە ذی زەرع هیچ کشت و کاڵی و ئاوەدانی و هیچ شتێکی لێ نییە ئاوەکی لێ نییە یا ڕەبی عند بيتك المحرم لە شوێنێک نیشتەجێ بوومە کە مەبەستمە ماڵی توی تێدا بنیاد بنێم ربنا ليقيموا الصلاة خوایە بۆیە ئەو کارە دەکەم هەتا ئەو شوێنە ببتە قیبلەی مسلمانان و خەڵک بەردەوام ڕووی تێ بکەن لە بۆ نوێژ ئەنجامدان فاجعل
أفئدة من الناس تهوي إليهم أي پروردگارە وا بکە دڵی خەڵکی هەمیشە و بەردەوام پەیوەست بی و مەیلیان هەبی لە بۆ ئەو شوێنە وەرزقهم من الثمرات خوایە لە بەروبووم و ڕزقێکی چاک ببەخشە بە خەڵکی ئەو شوێنە لعلهم يشكرون بۆ ئەوەی کەوا شکرانە بژێری تو بکەن. طبعا ئیبراهیم پێغەمبەر عليه الصلاة والسلام دوای ئەوەی کۆز دەکا یەک جۆرک لە خواردنی پێە لەگەڵ هەندێک ئاو یعنی چەند ئاوەکی کەم لەو کاتدا هاجرە و ئیسماعیل ئافرەتێک بەتاقتێنێ لەگەر منداڵە بچووکەکەی بەجی دێری خات و هاجرە بە دوویدا دەڕوا یا ئیبراهیم ئەتەتركنا في هذا المكان ئەی ئیبراهیم لەو شوێنە وشک و بێ کشت و کاڵی و لەو شوێنە وشکە بەجیمان دێڵی ئیبراهیم پێغەمبەر وەڵامی ناداتەوە. جاری دووەم دیسان پێی دەڵێ وەڵامی ناداتەوە هیچ خواردنەکمان لە کنیا. ئەی ئیبراهیم جاری سێم خات و هاجرە دەڵێ الله ئەمەڕەکە بهذا ئەی ئیبراهیم خوا ئەمری پێکردی ئێمە لێرە دانەی و بەجیمان بێڵی قالە ئەجەل ئیبراهیم پێغەمبەر فەرمووی بەڵێ ئینجا خات و هاجرە چ دەڵێ إذا لا يضيعنا الله كواب خوای گەورە ئێمە بەزایع نادا بالفعل خات و هاجرە سەبر گرتەکەی دوای ئەوەی خواردنەکە نامینێ ئاوەکەیان خلاص دەبی ئەو منداڵە دەکەوتە حاڵەتی پەلەقاژە لە بۆ لە تێنان و لە برسێتیان هەردەستی دەستەسە چێوی سەفا غار دەدە لە بۆ چێوی مەڕوا لەوێ لە بۆ سەفاوە لەوێ لە بۆ مەڕواوە هەتا حەفت جارە ئینجا لەسەر چێوی سەفا لە نزیک کەعبە خوای گەورە جوبریلی لە بۆ دەنێری دەزان لۆ ئەوەی دەستە ئەو شوێنە دوو تەپۆرکە برندە لۆیک ئاوەدانیەک ببینی کەسێک بێ بە هاواریان بێ بەڵام لە جوبرائیل دێ باڵی خۆی یان قاچی خۆی لە عەردەدا لە بن پێی خات و هاجرە ئاوەکان یەک دەردێ ئەو ئاوی زەمزەمە ئەوە بەرەکەتی عائیلە و خێزانی ئیبراهیم پێغەمبەر و خات و هاجرەیە. بڵێ خێزان و ماڵ و منداڵ پەرۆدە بکرێت لۆ کاتە سەختەکان ئەوەیە لۆیە ئیبراهیم پێغەمبەر دەفەرمێ ربنا إنك تعلم ما نخفي وما نعلن خوا هەموو شتێک لای تو ئاشکرای ئەوەی لە شاراوەیە لە ئێمە و ئەوەی بە ئاشکرا و بەنهێنی دەکەین هەمووی لای تو علمت پێ هەیە وما يخفى على الله من شيء هیچ شتێک لە تو بزر نابی ئەی خوایە في الأرض ولا في السماء نە لە زەوی و نە لە ئاسمان. ئینجا دەفەرموێ الحمد لله الذي وهب لي على الكبر خوایە سوپاس لە بۆ تو کە پێت بەخشی لە تەمەنی بەساڵاتچووی ئەختیاری ئیسماعیل و ئیسحاق ئیسماعیل و ئیسحاق بە من بەخشی إن ربك لسميع الدعاء أي إبراهيم إن ربي پەروەردیگاری من بەڕاستی زۆر بیسەری دوعای بەندەکانی خۆیەتی ربي اجعلني مقيم الصلاة ومن ذريتي أي پەروەردیگارە داوال لێ دەکەم خۆم و منداڵەکانم ذڕیەت و نەوەکانم هەمیشە و بەردەوام لەوانە بن بە جوانترین و بە چاکترین شێوە نوێژەکە مقیمە سەڵات ئیقامەت و سەڵات یعنی ئەنجامدانی نوێژ بە هەموو سنەتەکان بە هەموو واجبەکان بە ڕێکترین شێوە ربنا وتقبل دعاء خوای ئومێدم وایە دوعایەکەم قبول بکەی رب ئینجا ئیبراهیم پێغەمبەر دوعا دەکا و دەڵێ ربنا اغفر لي خوایە لێم خۆش بە وەلی والیدەیە ولا داك وباكم طبعا كوتما بيش او موعديه اقامه حجه وللمؤمنين خوال تقرا ايمان داران خوشبه يوم يقوم الحساب لو روجي كوا خلق زنديد ابنوا لبو حساب ولي برسينوا خوال لو روجدا بار ما سكيو ليمان خوشبي او دعاء ابراهيم پیغمبره هميشه وبردوام بتنجي مالو من ضالكي داتوا وانسان داكو بابي ابراهيم پیغمبر كمشريج بودا تزاي اوي ايما خاوني دايك وباوكشي إيمان دارين دبي بردوام دعاي خيريان لو بكي يا ربي خدايا عاقبة خير مان بكي طاعة عبادة كان من قبول بكي وصلى الله وسلم على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين